تا دێت ڕێژەی توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا بەرەو هەڵکشان دەچێت و ئامارەکانی مردنیش بەو پەتایە ڕوو لە زیادبوون دەکات. پزیشکانیش ڕێژەی بەرزبوونەوەی مردن بۆ ئەوە دەجێڕنەوە کە هاوڵاتیان لە کاتی توشبوونیان بەو پەتایە ڕێنمایی پزیشکی وەرناگرن و نەخۆشیەکەیان پشتگوێ دەخەن. هەڵمەتی نیشتیمانی خۆپاراستن لە پەتای کۆڕۆنا تاکو هاوڵاتیان وشار بنەوە لە مەترسی ئەم پەتایە. وەزیری تەندروستی حکوومەتی هەرێم ڕایگەیاند کە تاکە ڕێگەی خۆپارێزی لە پەتای کۆڕۆنا لە ئێستادا تاکپارێزی و بەستنی ماسکە. نەخۆشی کۆڕۆنا ئەوە نییە کە ماوەیەک خۆمان لێ بپارێزین و دواتر دەست بەردەین. هەردەم بەردەوام دەبێت تا ئەم نەخۆشیە لەسەر ئاستی جیاندا بوونی هەبێ و تەشەنە بکە بە تایبەتی لە وەرزی ئێستای پاییز و لە هاتنی زستانی داهاتوومان کە ئێمە ئێستا بەرەو زستان دەڕۆین زۆر پێویستە زیاتر لە جاران خۆمان لێ بپارێزین. بە خۆپارێزی هەمومان دەتوانین لەم نەخۆشیە تا ئێستاش باشترین ڤاکسین بریتە لە دانانی ماسک و دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی و شستنی دەستەکان. ئەمە گرنگی ئەوتۆی هەیە چونکە دەزانن ئەم نەخۆشیە لە کاتی ئێستادا لە جیهاندا وێڕای ئەوەی کە پێشتر تەشەنەی کردو بەڵام بەرەو هەڵکشاندن و زیادبوون چووە. هەر کەسێک لە ناو خۆماندا تاکپارێزی خۆپارێزی و هەڵمەتی ڕێکارێکی زۆر تند و تۆڵی لەبەرکردنی ماسک و دوورکەوتنەوە لە یەکتر بکەین. ئێمە ئەمڕۆ لێرەین بۆ گەیاندنی ئەو پەیامە گرنگە کە تاکە ڕێگا بۆ خۆپارێزی و دوورکەوتنەوە لەو نەخۆشیە خۆپارێزیە. هەڵمەتی هۆشیاری و ڕاگەیاندن و ڕۆشنبیری تەندروستی پێویستی بە پاڵپشتی هاوڵاتی و پێویستی بە دام دەستگاکانی ڕاگەیاندن پێویستی بە هەموو پیاوانی کۆمەلگا و هەموو ڕێکخراوەکانی هەم حکومی هەم ڕێکخراوە ناحکومیەکان و پێویستی بە پاڵپشتی هەموو لایەکەیە. خۆبەخشانیش لە ڕێکخراوی تەندروستی جیهانی باز لەوە دەکەن لەم هەڵمەتەدا ماسک و ڕێنمایی خۆپارێزی بەسەر هاوڵاتیاندا دابەش دەکرێت. ئێمە کۆمەڵک خۆبەخشین لە شاری هەولێر هەڵدەستین بە بەڕێوەبردن یاخود ئەنجامدانی کەمپینێک بە یارمەتی ڕێکخراوی تەندروستی جیهانی بۆ هۆشیارکردنەوەی خەڵکی لەبەرەوەی لە ئێستادا دەبینین کەەوە ڕێژەی توشبان بە ڤایرۆسی کۆڕۆنا لە هەڵکشاندایە هەڵدەستین بە بڵاوکردنەوەی هۆشیاری بە دابەشکردنی ئەم بروشورانەی دەستمان کە تێیدا باز لەوە دەکات کە چۆنیەتی باز لە سۆشیال دیستانس دەکات و باز لە چۆنیەتی ماسک بە شێوەیەکی تەندروست دەکاتن بۆەوەی کەەوە بتوانین بە پێی توانە ئەم ڕێژەی توشبوونە بەرەبەرە کەم بکەینەوە. لە ئێستادا بەهۆی بەرزبوونەوەی پەتای کۆڕۆناوە خوێندن وەستاوە و ڕۆژانەش حاڵەتەکانی توشبوون زیاتر دەبێت. تاکو ئێستاش لە هەرێمی کوردستان زیاتر لە 83,000 کەس تووشی ڤایرۆسەکە بوون و لەو ڕێژێش سەر و 2600 کەس گیانیان لەدەستداوە و 52,000 توشبووی ئەم ڤایرۆسەش چاک بوونەتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.